تیمەکانی بانگەشەی هەڵبژاردننی مەڵبەندی کەرکووکن بەردەوامن لە هەڵواسینی وێنە و پۆستەری کاندیدی ژمارە 2 هاوپەیمانی مەشخەڵی کەرکووک مامۆستا فەرحان. ئەمڕۆ تیمەکان تایبەت کرابوون بە گوند و قەزا و ناحەیەکانی سنووری کەرکووک و وێنە و فلێکسیان گەیاندە ناحەی قەرانجیر و لەیلان و دەوروبەری و تەکیەی جەباری. تیمەکانی مەڵبەندی کەرکووک دەڵێن ئەمە قۆناغی دووەمی هەڵواسین و فلێکسەکانە بۆ قەزا و ناحێ و گوندەکان. دیارە ئێمە بەردەوامین لە بانگەشەی هەڵبژاردن، دەستمان پێ کردووە الحەمدوللا بە چڕوپڕی قۆناغ بە قۆناغی یەکەم شاری کەرکووکمان هەموو شار و هەموو کەرکووک تقریبان هەموو شارعەکان هەموو کۆڵانەکان ئەوەی کە پێویستکە زانیمان و گونجاوە فلێکس و قەتعی کاندیدی خۆمان لێ هەڵواسیوە. ئێستا لە مەرحەلەی دووەمە کەوتینێتە قەزا و ناحێ و گوندەکانەوە. ئەو ڕۆژە ناحەی تاقتەق و ناحەی شوان و ئانەمان بەسەر کردەوە و قەتع و فلێکسمان لێ هەڵواسی و ئەمڕۆژ لە چیمەنەوە هاتوینە بە ناحەی قەرەنجیرە و گوندی قەرەوەی سۆئێستا گەیشتوینتە ناحەی تەکی جەباری و لێرەشەوە بەردەوامە بین تا ئاگاتە ناحەی لەیلان و ئەگەڕێنەوە بۆ لای کەرکووک ئینشەڵا بەردەوامە بین لە هەڵواکسینی فلێکس و ڕسمی کاندیدەکەمان ئینشەڵا. ئەمە مەرحەلەی دووەم. مەرحەلەی سێمیش قۆناغێکی تر دەستپێکە، ئەویش فلێکسی گەورەیە لە ناو شاری کەرکووک و گەڕک و کۆڵانەکانی ئینشەڵا ئەوش مەرحەلەی سێمە دەست پێکەین. دیارە هەرچەنە مودەکەی باوڵێن درێژە، ئێمە سوپاس بۆ خۆی پەروەردگار بە بەردەوامی توانیمانە فلێکس و هی بانگەشە هەڵواسین. بەڵامی تر ئێمە مەرحەلە توانین شتەکانی خۆمان هەڵواسین، ینی نەمانەوێت لە یەک مەرحەلێکە شتەکانی خۆمان هەڵواسین، ینی مانەوێتمان بە چەند مەرحەلەیەکەوە. ئێستا لەم کاتا کۆمەڵی تابلۆمان هەڵواسیە لە ناوچە جیاجیەکانە، لە سنووری منتقەی جەباری، لە لەیلان، لە شوێنە گشتیەکان. بەڵام لە مەرحەلەی ئەخیرە کۆمەڵی تابلۆی جیاوازمان داناوە، بۆیە ئێمە ئەمانەوێ با بڵێن هەڵواسینی تابلۆکانمان بە مەرحەلە بێ، هەجار و مەرحەلەیەک نامانەوێت لە یەک کاتە هەمووی بە شێوەیەک دابکوتین. لە سەرەتای دەستپێکردنی بانگەشەی هەڵبژاردن تیمەکانی مەڵبەندی کەرکووک بە پلان و قۆناغ بە قۆناغ با گەرم و گۆڕیەوە دەستیان کردووە بە بانگەشەی هەڵبژاردن و سەرخستنی مامۆستا فەرحان کاندیدی ژمارە 2 هاوپەیمانی مەشخاڵ. ئێمە تیمەکانمان پێکهێناوە بەردەوامی لە کاری دانانی فلێکس و دانانی قەتعەکان و گەڕان بە شەخامە گشتیەکان و بە شوێنە گشتیەکان، هەروەها لە دەرەوەی شار کارمان کردووە، تیمەکانمان نردوتە دەرەوەی شار بۆ قەزا و ناحیەکانی دەوروبەری کەرکووک کە لە دەنگدانەکانە بەشداری ئەکەن و خەڵکی ئەو سنوورەش مەشمولە بە ئینتیخاباتی پارێزگاکانی عێراق. و ئێمە پەیاممان بۆ خەڵک ئەوەیە کە بە گەرم و گۆڕی بچنە سەر سنووقەکانی دەنگدان، ئەوەی کە ئەوێ ئومێدێکی بۆ بگەڕێتەوە، ئەوەی کە ئەوێ خزمەت بکرێ، ئەوەی کە ئەوێ فێڵی لێ نەکرێ، ئەوەی کە ئەوێ وعد و بەڵێنی درۆ دووبارە نەبێتەوە جارێکی تر، ئەوە با دەنگ بدا بە کاندیدەکانی لیستی مەشخەڵ، دەنگدا بە مامۆستا فەرحان. هاوپەیمانی مەشخەڵی کەرکووک کە لە نێوان یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی دادگەری دروست کراوە بە هیواوە دەڕواننە داهاتووی کاندید و لیستەکەیان و هیوا دەخوازن هاوڵاتیانی کەرکووک متمانە بە کاندیدەکانیان ببەخشن تا بتوانن بە دەستێکی ئەمینەوە لە ئەنجومەنی داهاتووی پارێزگای کەرکووک خزمەت بە پێکاتەکانی شارەکە بکەن. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.